ماندیبوونتان سەرەتا سوپاس بۆ کەناڵەکەتان و ماندیبوونتان. دیدارەکە لە دوو پانێل پێک دێ، هەردوو پانێل سێ توێژەر تێیدا بەشداری دەکەن. بابەتەکان جیاوازن، ڕاستی مێژووی پەراوێزخراوی ژن و هەروەها باس لە کۆیە دەکا وەک پێشەنگی بیری سیاسی و هەروەها باز لە مۆرچی مۆسیقا و گۆرانی کوردی دەکرێت، باز لە شوێنەوارەکانی کۆیە دەکرێت کە زۆرینەیان بەرەو لە ناوچوون دەچن. دیدێکی مێژوویمان هەیە بۆ ڕابردوو، باز لە کۆیە دەکرێت لە ناو ڕابردووداوە چۆن ئێستای کۆیە پێشکەوتنەکەی چۆنە. دەمانەوێت ئەو بەراوردە بە شێوەیەکی زانستی بخرێتە ڕوو، بۆ کارەکان دەستنیشان بکرێت، کێشەکان دەستنیشان بکرێت، چییە وا دەکاتن کە کۆیە ئێستا لە بازنەیەکدا قەتیز بمینێتن لە کاتێکدا خاوەنی مێژوویەکی دەوڵەمەند و شکۆمەندە. من منار نەزار ئەحمەد پرۆفسۆر یاریدەدەر لە بەشی تەلارسازی لە زانکۆی کۆیە. ئێمە وەکو بەشی تەلارسازی زانکۆی کۆیە دەستمان پێکردیە بە ئەرشیڤکردن و دیڕاساتکردن بۆ خانوو باڵەخانوو کەلەپۆریەکان لە زانکۆی کۆیە. ئەوجا ئەمن وەکو شەخسی خۆم دەستم پێکردیە بە دیڕاساتی ورد لەسەر کۆیەی کۆن، شاری کۆیە کۆن، سنوورەکەی لە چێ دەست پێ دەکات، لە چێ تەواوە بێ، ئەوجا چ باڵەخانیەک مایە، چی ڕووخایە. ئەوەش بە هۆی تقنیاتی نوێ ئێستا داهاتوو هەیە، وەکو 3D لێزەرسکانمان کردووە لۆ زۆربەی باڵەخان و خانوو کەلەپۆریەکانی پیرینەکانی لە کۆیە و زۆربەی مزگەوتەکان لە کۆیەوە ئاداها. ئەو دیدارانە زۆر بە نرخە حتا هەموو کۆمەڵگا بناسێ شاری کۆیە شارێکی فراوانە، شاری کۆیە شارێکی مێژووە، پێویست دەکا گرنگی زیاتر احتیمامی پێ بدرێ بۆ داهاتوو باشترە بێ و باقی خانووەکان موژەم بکرێ و نەڕووخێ. ئەوە کۆیە شارێکی مێژوویە، بەڵام زۆر حەقی خۆی وەرنەگرتووە. حەقی ئەو کەسانە لە کۆیە مێژوویان هەبووە ئەوەندە حەق خۆیان وەریان نەگرتووە، وەکو ئەناوسمنت، وەکو کتێب، وەکو زیاتر احتیمام پێ بدرێ لە کوردستان و لە عێراق بە شێوەیەکی شتر. دەستان خۆش بە سوپاس. ئەمن ستەوار مامۆستای کۆمەڵایەتی لە قوتابخانەی دوا ڕۆژی ناحوکمی ئەوڕۆکە بەشدارمان کرد لەو دیدارە زانستیە، بێگومان بەبەستی کۆکردنەوەی زانیاری. ئەو ڕۆژی قوتابیەکانمان زانیاریان هەیە لەسەر شاری کۆیە و شاعیران و ئاسی زانستیان بەرزە، بەڵام ئەوڕۆکە وەکو وەرگرتنی زانیاری زیاتر قوتابیەکانمان بەشداریان کرد لەو دیدارە زانستیە، بۆ ئەوەی زیاتر ئاشنا بن بۆ شاعیرە گەورانەی کەوا لە شاری کۆیە هەیە و هەروەها مێژویان هەیە. ئەم لە خۆ مامۆستای مێژوومە، بێگومان مێژوو هەتاوەکو مێژوو خۆت نەزانی ئەتو ناتوانی داهاتووی خۆت دەستنیشان بکەی و ئامانجی خۆت بپێکی. بێگومان ئەوڕۆکە ئیستیفادەی زۆریان کرد. سڵاو وەک کەسان هێرش کتابی پۆلینۆم لە قوتابخانەی دواڕۆژ لەو پەنەڵی ئەورودا ئەو مۆڕوم بەوە کە ڕۆلی ژن لە کۆمەلگادا چۆنە، بەتایبەتی لە کوردستاندا کە چەندین ژنی شۆڕەجێرمانە بۆ لەوانە زەینەب خان کە وەک فیلسوفێکی سەرکەوتوو بووە و هەروەها ژنە شۆڕەجێرێکیش بووە و هەروەها بۆ ئێمە زۆر گرینگە کە لە ئێستا وەکو قوتابی زانیاری لەسەر مێژووی شارەکەمان و نیشتیمانەکەمان بزانین و هەروەها چەندین ژنی شۆڕەجێری تر هەبوو لەوانە نەجەوەحان کە یەکەم کچ بەچۆتە قوتابخانە، ئەمەش کچی مەلای گەورە بووە و ئەمەش وای کردووە کە ژنانی تر و کچانی تر ڕوو بکەنە قوتابخانە.